لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. 6. مێدیوم و یۆگا بریتین لە ئەزموونی ڕۆحی لە جیهانی سەر و ماددەدا. ئەزمونە ڕۆحیەکانی ئەو دیوی جیهانی ماددە بە تایبەت لە ناو بێباوەڕاندا زیاتر خۆی لە مێدیوم و یۆگا و بانکێشکردنی ڕۆحدا دەبینێتەوە. لە نمونەی ئەمانە بریتین لە پەیوەندیکردنی ڕۆح لە حاڵەتی ترانسدا با ڕۆحەکانی دیکەوە، هەواڵدان لەبارەی ڕووداوەکانی داهاتوو، بەزواندنی شتان و تەنەکان، بانکێشکردنی ڕۆحەکان بە بانگەشەی خۆیان، ڕۆیشتن بە ناو ئاگردا، بڕینی جەستە بە چەقۆ و شتی تیژ، ژیان بۆ ماوەی 6 مانگ بەبێ خواردن و خواردنەوە، ڕۆح بە ئەندازەی پچڕاندنی پەیوەندیەکەی لەگەڵ جەستە و جیهانی ماددا بەهێز دەبێت. ئەزمونەکانی ئەم بوارە تەنها تایبەت نییە بە پسپۆڕانی مێدیوم و یۆگاوە، بەڵکو لە مێژە لە ناو عارفە مەسیحیەکان و ڕاهیبە یەهودیەکان و تەنانەت ئەوانەش کە شوێنکەوتەی بودیزم و براهمانیزم و کۆنفۆشیزمن دەبینرێت. هەروەها ئەم جۆرە ئەزمونانە لەو تەریقەت و مەسهەبانەی ئیسلامیشدا بەدی دەکرێن کە تا ئێستا لە چەندین لای دنیادا ماونەتەوە. زۆر بەمان ئەو گۆڤارانەمان خوێندوێتەوە کە ئەم جۆرە ڕووداوانە نەقڵ دەکەن. ئەم جۆرە ڕووداوانە لە تەسەووفی ئیسلامیشدا دەبینرێت. بۆ نمونە لە تەریقەتی ڕەفاعیدا ئەم جۆرە ڕووداوانە دەبینرێن. کێشانی ئازار و ڕەنج و چلە وەکو ئەوەی یۆگاچیەکان دەیکەن، خوێن نەهاتن لە جەستە کاتێک شتی تیژی پێدا دەکرێت و دەرنەکەوتنی ئاسەوار لەسەری، هەڵگرتنی پشکۆ و تەنانەت خستنە ناودەم بەبێ ئەوەی بسووتێنێت. بێگومان هەندێک جاریش ڕوو دەدات کە چەقۆ دەبڕێت و ئاگر دەسووتێنێت و خوێنیشی لێدێت. هەموو ئەمانە پەیوەندیان بەوەوە هەیە کە مرۆڤ تێکەڵاوی هەندێک جیهانی دیاریکراوی تر ببێت و لەو بوارەدا بەرەو پێش بچێت. ئادەمیزاد بە ئەندازەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ ڕۆحیدا یان بە دەستەواژەیەکی تر هێندەی گرێدانی پەیوەندی لەگەڵ ئەو هێز و توانایەدا کە بە بەرز و مەزنی دەزانێت بەرز دەبێتەوە بۆ ئەو ڕەهەندانەی کە کار لە ماددەکەی دەکەن. ڕۆح لەم ڕەهەندانەدا ماددە دەخاتە ژێر بڕیار و ڕکێفی خۆیەوە و ئیدی لەو ئاخاوتنەدا کە ئەلف و بەی تایبەت بەخۆی بەکاردەهێنێت، ئاگر ناسووتێنێت و چەقۆ خوێن لە لاشە ناهێنێت و هەست بە ئازار ناکرێت و ئەگەر 6 مانجی ڕەبەقیش هیچ نەخورێت و نەخورێتەوە هەست بە برسێتی و تینوێتی ناکرێت، چونکە هەروەک ڕۆح کۆتی شوێنی بەسەرەوە نەماوە لە کاتیش ڕەها بووە. ڕۆح لە حاڵەتی جیابوونەوەی لە جەستە هەروەک پابەندی شوێنی سێڕەهەندی نییە، دەتوانێت ڕەهەندەکانی چوارەم و پێنجەمیش ببەزێنێت. لەم دۆخەدا شەپۆڵی کات و شوێن زۆر کاری لێ ناکەن. فیزیاناسی سەردەم ئەنیشتاین دەڵێت من لە دەرەوەی شوێنی سێڕەهەندیش هەست بەبوونی خۆم دەکەم. ئەو ڕۆحە تیژ و هەستیارانەی کە قاوغی ماددەیان شکاندووە و لە سایەی چەند مانۆڕێکدا کە پەیوەندیدارن بەو جیهانە تایبەتەوە لایەنە سەر سوڕهێنەر و سەیر و سەمەرەکانی ڕووداوە سروشتیەکان بە جۆرێک کە شایانی شەفافیەتی ڕۆحەکان بێت دەردەکەون. با چەند نمونەیەک بهێنینەوە کە لەم ڕۆژگارەدا باون. گۆڤاری مێساژدێلا نووسیبیەتی کە مێدیۆمێک لە بەرچاوی دەستەیەکی زانستیدا کاتێک دەست دەخاتە سەر مێزەکەی بەردەمی، مێزەکەی بەرامبەر دەست بە جوڵە و بەرزبوونەوە دەکات. لە بۆرنۆڤا کەسێک لە ناو چادرێکدا دەست دەکات بە بەرزکردنەوەی دەنکە جۆیەکانی سەرمێزێک. هەندێک لەوانەی کە ئامادەن سوورەتە قورئانیەکان دەخوێنن. کابرا دەڵێت ڕیسەکە بووەوە بەخوری، چەند نیەت خراپێکتان تێدایە. سەردەمانێک دکتۆر واتسنێک هەبوو کە سەرنجی دکتۆرەکانی ئەنقەرەی بەلای خۆیدا ڕاکێشا بوو. خەڵکی خەولێ دەخست و هەموو شتێکی پێدەکردن. کاتێک دەیوت دەستت هەڵبڕە هەڵی دەبڕی، کاتێک دەیوت دەستت دانێ دایدەنا. لە کتێبی ڕۆح و گەردووندا بەدری ڕۆحسەلام نووسیوێتی دکتۆرێک ڕووداوێکی لەم جۆرەمان بۆ دەجێڕێتەوە. ژنەکەم نەخۆش بوو. کاتێک نەخۆشیەکەی زیادی کرد شتێکی وەک تارمایی دابەزی و لە ژوور سەری وەستا. لەو کاتەدا جەستەیەکی جیاواز لەوەی خۆی دەرکەوت. ئەم جەستەیە بە قردێلەیەک بەسترا بوو بە لاشەی ژنەکەمەوە و بە لە قاژەی دەکرد. 5 کاتژمێر ئەو دیمەنەم سیر کرد.
لە کۆتاییدا قردێلەکە قرتا و بۆ ساتێک ڕۆحەکە سەرسام بوو، پاشان بەرەو ئاسمان بەڕێکەوت. ڕێک لەو کاتەشدا خێزانم کۆچی دوایی کرد. فەرماندەیەک بە ناوی کاکفەنی بۆمان دەجێڕێتەوە. ئەفسەری دەوڵەتی عوسمانی بووم لە شاری مەدینەی پیرۆز ئابڵۆقە درابووین. هیچ ئامرازێکم پێ نەبوو بەهۆیەوە هەواڵی ماڵەکەم لە گەڕەکی بێشکتاشی ئیستانبول بزانم. شەوێکیان لە خەونمدا بینیم ئاگر و دووکەڵ لە ماڵەکەمەوە بەرز دەبێتەوە. کاتێک بە ئاگا هاتمەوە بە یەکێک لە سەربازەکانم کە وەلی بوو جار و بار تەماشای جیهانی غەیبی دەکرد، وتم بڕۆ حاڵەتی ترانسەوە و بچۆ فڵان ماڵ لە بێشکتاش و پێم بڵێ چی ڕوودەدات. بەگوێی کردم. پاشماوەیەک چاوی نوخاند و وتی ئێستا چوومە فڵانە شوێن و ئێستا گەیشتمە فیسارە گەڕک. لە دەرگای ماڵەکەمدا ژنێکی پیر کە منداڵێکی لە باوەشدا بوو هاتە دەرەوە. تێگەیشتم کە ئەو ژنە دایکمە. وتم پێی بڵێ دەنگ و باستان چۆنە؟ لە وەڵامدا وتی دوێنێ خێزانم وەفاتی کردووە. جارێکیان دایکم کە بەهەشتی من لە ژێرپێی ئەودایە بۆی جێڕامەوە. ماوەی ساڵێکی ڕەبەق بە ژوور سەری ژنێکی نەخۆشەوە بووم. ئەو ژنە لە ژیانیدا هەر کاتێک ناوی ئەڵڵا لە تەنیشتیدا بهێندایە ئیشتیهای خواردنی نەدەما و ئەگەر ناوی محەممەدیش بهێندایە شەو ڕۆژێک فرمێسکی دەڕشت. چەند خولەکێک پێش وەفاتی وتی ئاوم بۆ ئامادە بکەن. بەگوێمان کرد. دەستنوێژی هەڵگرت. پیاوەکەشی لە ماڵەوە بوو، هیچ نەخۆشیەکی نەبوو. ژنەکە وەکو گەنجێتیەکەی جارانی قاقایەکی لێدا وتی تومەس هێشتا هیچمان لە دنیا بەنسیب نەبووە. ئەم ئێوارەی پێنجشەممەیە تەرمی هەردووکمان لەم ماڵەدا دەشۆرێت. ئەمەی وت و سەری وەک پەڕی باڵندەیە کەوتە سەرسەرینەکە. هەر لەم سەر و بەندەدا هاوار لە ژووری تەنیشتمانەوە هەستا. مێردەکەشی وەفاتی کرد. بەلایانی کەمەوە خوێنەری شێندەی ئێمە ئاگاداری ئەو بۆنە و سروتانە هەیە کە هەژارەکانی هیندستان و یۆگاچیەکان ڕێکی دەخەن. ئەم بابەتە هەر لە تەلەڤیزیۆنەکانەوە هەتا ڕۆژنامە و گۆڤارەکان و لەویشەوە هەتا قسە و قسەڵۆکی ناوخەڵکی پەرەی سندووە و بە جۆرێک بە کۆمەڵگادا بڵاو بۆتەوە کە تەنانەت منداڵانیش لە ناوخۆیاندا دەماودەمی پێدەکەن. لێرەدا دەمەوێت تەنها چەندی منێک لەو بۆنە و سروتانەتان بۆ بجێڕمەوە کە کەناڵی زەدەفەی ئەڵمانی لە بەرنامەیەکی دۆکۆمنتاریدا بە ناوی تێرا ئێکس بڵاوی کردەوە. بێژەرەکە بەم جۆرە پرۆگرامەکان ناوزەت دەکات. تاقیکردنەوەی سەرسوڕهێنەرترین شێوازەکانی ڕاهاتن بە ئازار و بەرگەگرتنی ئازار. نمایشەکە بەم شێوەیە بەردەوام دەبێت. شیشێکی درێژ دەکرێت بە زماندا و کوناودەر دەکرێت. پاشان بە شمشێرێکی تیژ زمان لە بندا دەبڕدرێت. پارچە زمانەکە هەر بە شیشەکەوە دەمێنێتەوە. یەک دڵۆپ خوێن لە هیچیان نایەت. پاشماوەیەک زمانەکە دەلکێنرێت بە شوێنی خۆیەوە و شیشەکە دەردەهێنرێت. بێژەرەکە بەسەر سوورمانەوە دەڵێت بەڕێزان هێشتا زانست نەیتوانیوە ئەم نهێنیە شیکار بکات. بەڵام ئێمەی موسڵمان لە 14 سەدە پێش ئێستاوە ئاشنای ئەم ڕووداوانە و هاوشێوەکانیانین. قۆڵە قرتاوەکەی حەزرەتی موعاویز لە جەنجی بەدردا بە دەستی نورانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە حکمی دەرمان و چارەسەردایە دەخرێتەوە شوێنی خۆی و یەک دەگرێتەوە و هیچ ئاسەوارێکیش جێ ناهێڵێت. چاوە دەرهاتوەکەی حەزرەتی قەتادەی کوڕی نوعمان لە جەنجی ئوحوددا کە کەوتبووە سەر ڕوومەتی هەر لەلایەن ئەو دەستە مبارەکەوە دەخرێتەوە جێگای خۆی و شیفای بۆ دێت و بێگومان ئەمانە لە پێڕی موعجیزەکانن کە ئەمانیش بریتین لە کۆتا سنووری ڕووداوە سەیر و سەمەرە و نائاساییەکان.